دەچینە خزمەت قورئانی پیرۆز خوای پەروەردگار باسی کەسێکمان بۆ دەکات بەبێ ناوهێنان. جا بەڕێزان دیقەتی قورئان بدەن، کاتێک قورئانتان خوێندەوە ناوی مرۆڤەکەی نەهێنا، بۆ ناوی ناهێنێ، بۆ باسی شوێنەکەی ناکە. ئێستا بەسەرهاتەی لە سوورەتی یاسین ئاەتی 13 تا 27 دوایی کە لە ماڵەوە سێتان کرد ئاەتی 13 تا 27 سوورەتی پیرۆزی یاسین بخوێننەوە. ئەم بەسەرهاتەی تێدایە کە خوا تۆماری کردووە. ناوی شارەکە ناهێنێ، ناوی سەردەم و زەمانەکە ناهێنێ قورئان، ناوی مرۆڤەکەش ناهێنێ، پاڵەوانی چیرۆکەکە ناو ناهێنێ، مرۆڤە گەورەکە باز ناکە ناوی چی بۆ، کوڕی کوێ بۆ، خەڵکی کوێ بۆ، موالیدی چەند بووە، لە سەدەی چەند ئاژیاوە لە چ شار و جوگرافیایەکی سەرزەویدا. بۆچی خوای پەروەردگار خوای گەورە لێرەدا پێمان دەڵێت لەبەر ئەوەی ئەم بەسەرهاتە دووبارە دەبێتەوە. ناوی هەر کەسێک نەهات لە قورئانە، باسی شوێن و زەمان و مەکانی نەکرا و سەدە و شوێنی ژیانی نەکرا، کاتی ژیانی نەکرا، یعنی ئەم ئینسانە هەر ئەوە نەبوو بێ و ڕۆیشت بێ. دڵنیا بن تا ڕۆژی قیامەت کەسانی ئاوا دەبن. خوا پێمان دەفەرمێت تۆ دەتوانی یەکێک بی لەو کەسانە. دەبا گوێ بگرین. خوای پەروەردگار لە قورئانە دەفەرمێ شارێک هەبوون قورئان بۆ دەست پێ دەکا واضرب لهم مثلا أصحاب القرية إذ جاءها المرسلون. شارێک هەبوو، ناوی شارەکە خوای پەروەردگار ناڵێ. کۆمەڵە پێغەمبەرمان بۆ ناردن، سەرەتا دوو پێغەمبەری خوا چوون بۆ ئەو شوێنە. دوو پێغەمبەر بەیەکەوە چوون، بانگەوازیان کردن خەڵکی نەوەرد، واز لە بتپەرستی بێنن، واز لە ناکۆکی بێنن، واز لە شەڕ و ئاژاوە، لە حرامخۆری، لە ستەم و ستەمکاری بێنن. پەیامی پێغەمبەران ئەوە بوو وەرن یەکتری مەپەرستن، ئەڵڵا کە تاک و تەنهایە و لە ئاسمانە با ئەوە بپەرستین، با سوژدە بۆ یەکتر نەبین، سوژدە بۆ خوا بەرین. بەڵام ئەو قەومە ئەو جێل و نەفامانە کە بەرژەوەندەکانیان دژی ئەم جوانیانە بوو بە گژیاندا چوونەوە، نەهیان لێکردن. خوای گەورە پێغەمبەری سێیەمیشی نارد. بۆیە زۆر جار پەیامی خوای پەروەردگار بە کەسێک بەتەنها ناگا، پێویستی بە پاڵپشتیوانیە. موسا خوای گەورە هاڕوونی برای لەگەڵ نارد. ئەم دوو پێغەمبەرە خوا پێغەمبەری سێیەمیشی بۆ ناردن. داوایان لێکردن زۆر بە زمانی شیرین، وتیان وما علينا إلا البلاغ المبين. والله ئێمە تەنها گەیاندنێکی ئاشکرامان لەسەرە، کاکە خۆ چەکمان پێ نییە، دار و بەرتان پێ ناکێشین، سجنتان ناکەین، دەسەڵات و حکممان نییە، ئێمە تەنها بە زمانێکی شیرین پەیامی ئەڵڵاتان پێدەگەێنین. بەڵام ئەو قەومە هەڕەشەیان لێکردن، وتیان ئێوە شومن لەوەتی هاتوون ئەم شارەوە ژیانتان لێ تێکداین، خەریکە ئاژاوە دەکەنە شارەکەەوە، ئەگە بێت و نەڕۆنە دەرەوە والله بەربارانتان دەکەین، سجنتان دەکەین، ڕەجمتان دەکەین، عەزابێکی زۆر بە شیددەتتان دەدەین. ئەم پێغەمبەرانە دیسانەوە هەر ئامۆژگاریان کردن خەڵکینە، واللهی خۆ ئێمە هیچمان لە ئێوە ناوێ، بەڵام ئەوەی ئێوە چەند ساڵە لەسەرنی لە جیاتی پەرستنی پەروەردگار، پەرستنی دار و بەرد، لە جیاتی عەدل و دادپەروەری، چەوساندنەوەی ستەمکارەکان بۆ بێهێز و بێدەسەڵاتەکانتان، بازارتان پڕێتی لە غەش و لە مەعامەلە و لە تەزویر و لە قۆڵبڕین و دەستبڕین. ئێمە دەڵێن ئەوانە مەکەن، خۆ چیترمان لە ئێوە ویستووە. بەڵام دیسان دەسەڵاتدارە بەرژەوەندی خوازەکان بەم قسانە قەڵستر بوون، دیسان هەڕەشەیان لێکردنەوە. مەیدانی شارە و ئەم گفتوگۆیە لە نێوانی سێ پێغەمبەری خوا لەگەڵ ئەو هەموو خەڵکە زۆرەدا کە بەگژی ئەم حەقەدا دەچنەوە. جاری وایە حەق زۆر تەنیایە، بەڵام بەرەی ناحەق یەکجار زۆرن. بۆیە خۆشەویستم شەر نییە ئەگە مرۆڤێکی گەورەبی ئەوانەی لە دواتەون یەکجار زۆر بن. خەڵکی ئەو شارە هەموو یەکیان گرت و هەر زۆرەکانیان دژی سێ کەسی حەقویستی بەڕێزی گەورە کە پێغەمبەرانی خوا بوون، سەلامی خوایان لەسەر بێ. ئالێرەدا خوا مەشهەدێک تۆمار دەکا و دەفەرمێ وجاء رجل من أقصى المدينة يسعى. لەو سەری شارەوە ماڵێکی سەرپەڕ هەبوو، کابرایەک لە خانوویەکی بچووکا دەژیا، بەڵام ڕەجولن، قورئان مەبەستیەوە نیە پیاوێکی نێری نەبوو، یعنی سیفاتی نێرینەی تێدا بوو، ڕیش و سمێڵی هەبوو، پیاوێکی سمێڵ قەوی بوو، نا مەبەستیەوە و پیاوێکی مەرد بوو. ڕەجول عەرزم کردن لە سەرەتای وتارەکە، ڕەجول لە قورئانە بە معنا ڕەگەزی نێر نییە، بە معنا مەردە، بە مەردان قارەمانە، بە معنا مرۆڤێکی گەورەیە، کەواتە دەکرێت ئافرەتێک وابێ، دەکرێت ئافرەتێکی قارەمان بێ، ئافرەتێکی گەورە بێ، ئافرەتێکی بەڕێز بێ. ئالەو کاتەدا یەسعا بە هەڵەداوان هات، بەڕاکردن بە پەلەکردن. پەلەکردن باش نییە، بەڵام کاتێ بەرەو چاکە دەڕۆی پەلە بکەی خێرە. ئالەو کاتەدا هاتووکتی یا قەومی اتەبیعوا المورسەلین، کوڕە هۆزەکەم قەومەکەم ئەوە چیەکەن؟ ئێوە خەریکەمانە دەکوژن، هەڕەشەیان لێ دەکەن، خزمینە، شوێنی ئەم پێغەمبەرانە بکەون. من ئەمانە دەناسم، ئەمە لە سیمایاندا دیارە قەدرۆیان نەکردووە. خۆ ئینسانی ناپاک دیارە، بەخوا هەر دەم و چاوی بخوێنێەوە سەیرەکەی ناپاکی لێ دیارە، لە قسەکانیان هەڵتە و پەڵتە هەیە. ئەمانە چەند زمانیان ڕەوان و شیرینە، چەند نێو چاوانیان پاکە.
ئەوەی لە زمانیانە دەڵێن بەخوا لە ڕوخساریانە دەخوێندرێتەوە لە پاکیدا ئەمانە کەسانی دڵپاکن اتبعوا من لا يسألكم أجرا وهم مهتدون خەڵکی نەوەرن شوێنی ئەم کەسانە بکەون کە دوو سیفەتیان هەیە پاداشتیان لە ئێوە ناوێ خۆشیان هیدایەت دراون و دەزانن داوای چی دەکەن ئاواتیان ئەوەیە هەموو خەڵکی بچێتە بەهەشت کەواتە خۆشەویستم ئیمانداری بەڕێز بەردەوام تۆ شوێنی کەسێک بکەوە گوێ لە کەسێک بگرە کە پاداشتی لێن ناوێ دەنگی لێت ناوێ ئیشی لێت ناوێ پارەی لێت ناوێ بەخوا هیچی لێ تۆ ناوێ بەس تەنها دەڵێ واللهی من الحەمدولله ڕێگەی حەقم دۆزیوەتەوە قورئان و حەدیثەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم شتێک شارەزاییم پەیدا کردووەتە تۆ ژوەرە من وەک حەز بە بەختەوەری دەکەم والله حەز دەکەم تۆش بەختەوەر بی ئەینە هیچی ترم لە تۆ ناوێ هیچ پێویستێکم بە تۆ نییە بەڵێ خۆشەویستم ئالەو کاتەدا کە قەومەکە ئەویان بینی وتیان ئەوە چییە فڵان کەس تۆش چوویتە پاڵەوان ها خوا ناوی نەهێنا تۆ دەتوانی پاڵەوانی ئەو چیرۆکە جارشکە لە مێژوودا دووبارە بێتەوە ئەتوانی تۆبی یەکسەر هەموو بە خاکە ناز و بە دار و بە بەرد و بە لەقە لێیاندا ئەو کەسیان هەر لەو مەیدانەدا شەهید کرد قیل ادخلی الجەنە یەکسەر خوای گەورە فەرمووی پێی فەرموو بڕۆ بەهەشتەوە ڕوحەکەی هێشتا دەرنەچوو بۆ شوێنی بخۆینی لە بەهەشتا نیشاندرا فەرمووی شوێنی تۆ بەهەشتا قال يا ليت قومي يعلمون بما غفر لي ربي وجعلني من المكرمين ئای خۆزگە خواجا لە بەهەشتا خوای گەورە قسەکەی دەژێڕێتەوە خۆزگە خوایە ئەو قەومم ئێستا بیان زانیایە من لە چه خەڵات و خۆشیەکەم خۆزگە بیان زانیایە خوا چەند ڕێزی لێگرتم ئەو هەموو ساڵی تەمەنم لە هەموو گوناهەکانم خۆش بوو لەبەروی پشتیوانی حەقم کرد لە یەک هەڵوی ئێستا خوای گەورە ڕابردووی خراپت پادەکاتەوە لەگەڵ حەقا بە بەڵێ پەروەردگار فەرمووی وتی خۆزگە قەومەکەم بیان زانیە کە خوا چەند ڕێزی لێ من گرتووە ئای بەهەشت چەند خۆشە ئای بەرهەمی ئیمان و خواناسی و یەکتاپەرستی چەند بەختەوەریە جا بەڕێزان ئەوەی کە ئەم پیاوە ناوی نەهات دەتوانی من بم تۆبی فڵان بێ ئەو خوشکەم بێ ئەو دادەیەم بێ ئەو برایەم بێ ئەو باوکە بێ تا قیامەت لە سەدەی 21 تۆ پاڵەوانی ئەم چیرۆکە بە دوو سیفەت یەکەم بە پشتیوانی حەق و ڕاستی بەردەوام مەهێڵە حەق بکەوێ هەر کەسێک کەلامی حەقی پێبوو پەیامی حەقی پێبوو پەیامی خواپەرستی و تەوحیدی پێبوو پەیامی ئاشتی و برایەتی پێبوو هەر کەسێک دیفاعی لە پاکی بازار کرد پاکی سیاست کرد پاکی زمان کرد پاکی ژینگە کرد ئەمانە هەموو حەقن هەر کەسێک لە هەر گۆشەیەکی ژیانە داوای سەروەری یاسا و دەسەڵاتی کرد و جیاوازی نەکردن لە نێوان مرۆڤی هەژار و دەسەڵات و کەم دەستدا ئەمە دروشمی جوانن مادام بەڕاستێتی و پاداشتی لە کەس ناوێ و خۆشی ڕاست دەکا خۆشی وهم مهتدونی وایە دروشمی زۆر بەرزە بەڵام خۆی ناپاکە ئەوێ من و تۆ بکاتە پەیژە پێماندا سەرکەوێ مە بە پەیژەی خەڵک زانیت فڵان کەس خۆی ڕێگا ڕاستەکەی هەڵبژاردە و حەقی پێیە تۆش پشتیوانی حەق بکە خوای گەورە مەدحت دەکا دووەمیان دڵپاکی مرۆڤە گەورەکان ئەم پیاوە کوشتویانە بەو هەموو ستەمەی کە لێیان کرد بە ناحەق و ناڕەوا شەهیدیان کرد لە بەهەشتا ناڵێ ئەخ خۆزگە لە دوای خۆم خوا بمزانیات چۆن لە ناوی بردن نابە پێچەوانەوە ئەڵە ئای خۆزگە ئێستا خوای گەورە دیمەنی منی نیشانی ئەو بەڕێزانە بدایە ئەو خزمە نەزانانم ئەو قەومە جاهیلە بیان زانیایە من لە چ خۆشی و بەختەوەریەکان بۆ ئەوەی ئەوانیش ڕێبازی ڕاستیان بگرتایە و موسڵمان بوونایە و ئیمانیان بێنایە ئەو کەسە ئەوەندە هەڵوێستەکەی ناوازەیە ئەوەندە دڵەپەی پاکە ئەوەندە ئینسانێکی گەورە و بەڕێزە خوا لە قورئانە تۆماری دەکات